چۆنە؟ ئافەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە و زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە چەپڵەکەتان! لەگەڵ مناڵە ناوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و گەیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە هەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەزانم ڕۆ لەکوێین لە چوار قورنا لە بنکەی ڕۆشنبیری و هونەری چوار قورنا کە بە هاوکاری ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان خولی هاوینیان بۆ مناڵە چاوگەشانە کردوێتەوە ئێستاش لەگەڵمان نابن هەچین گفتوگویان لەگەڵاکەین بزین کاتەکانی هاوینیان چۆن تەرخان کردووە بۆ ئەوەی کە سوودی لەبین لەگەڵمان نابن فەرمونون چۆنی؟ والله باشم زۆر باشی؟ والله حەیفم لێ ئەی لەخوا بەزەبێ یاخوا قەتعی بنەبێ ناو چییە؟ سیما سیما گیان سەیری و سیما جوانەیکە سیما ئەو وێنەی چییە لەسەر لای دەم و چاو کێشەوتە؟ پەپولە پەپولە ئافەرین سیما بەڵێ. لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ حەوت ئەی ئافەرین هەر بژیت سیما بەڵێ. باشە ئەمڕۆ تۆ لەم شانۆگەریە بەشداریم کرد وایە؟ بەڵێ باشە لەم خولەیە چی فێر بووی؟ وەڵاشتی زۆریان فێر کردم وەکو چی بچی لە چی بچیە بەشداری بوو لە خولەکان؟ ئینگلیزی وێنەکێشان مۆسیقا ئەوانە زۆر شتیان فێر کردم ئافەرین لەگەڵ شانۆگەریەکان ئەوانەش زۆر باش بوون ئافەرین هەر بشی باشە تۆ ماوەی چەندێکە لەم شانۆگەریە پرۆڤاکە وەڵا لاوانە سێ مانگ سێ مانگ بەڵێ. ئەی ئافەرین دڵە خۆش بوو ئەمڕۆ نمایشی زۆر. کرد بۆ ئەو خەڵکە زۆرە زۆر دڵم خۆش بوو. ئافەرین هەر بشیت شانۆگەریەکەتان باسی چیە کرد مافەکانمان مافەکانی مناڵ ئەی ئافەرین باشە ئەزانی یەکێک لە مافەکانی مناڵم بۆ بڵێ بەڵێ ئادەی مافمان هەیە لەگەڵ خێزانەکەماندا بژین ئافەرین ئەوە یەکێکە لە مافەکانی مناڵ زۆر زۆر باشە هیوادارم سەرکەوتوو بی هەمیشاوا لە شتی باشە بەشداری کەیت و لە شتی باشە بوو بینم باشە زۆر ئافەرین سیماکیان زۆر سپاس زۆر سپاس کو یاوڕێکی سیما باشی باشی ناو چییە؟ ئامێز ئامێزگیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ ئافەرین لە پۆلی چەندی؟ پۆلی هەشت پۆلی هەشت زۆر زۆر باشە ئامێز بەڵێ. باشە چۆن بەشداری و کرد لەم خولەی هاوینەیە وەڵا دەرفەتێک بۆ هاتە پێشمان ئافەرین دەرمان لەسەر پێش باشە ئەمە چەندەم ساڵتە بەشداریەکەی لە خولەکانە وەڵا سێم ساڵمە سێم ساڵ بەڵێ. ئافەرین باشە لە چەند خول بەشداری کردووە وەڵای خۆم وەکو هوەر و ئینگلیزی و عەرەبی و شانۆ
ئافرین کەواتە سوودت لە هەمووی بینیوە بەڵێ. باشە تۆ شانۆ و پێخۆشە بەڵێ حەزت لە شانۆیە ئەرۆ باشە مامۆساکەتان هەندەرتانە بەڵێ زۆر ماوەی چەند مانگە بەشداری سێمان ئێوە چۆن زانی و ئەڵێم باوەی چەند ساڵە بەشداری خولەکانەکەی وتە 3 ساڵە وایە بەڵێ 3 مانگیشە بەشداری ئەم خولە کردو وایە بەڵێ. باشە ئەفەرین تۆ حەزەکرد لە ماڵەوە دانیشی یان پێم خۆش بوو کە بەشداری خولەکە و کرد پێم خۆش کە بەشداری خولەکە بکەم نەوەک لە ماڵەوە دەبنیشم ئافەری ئەی باشە تۆ شۆک واوڕێکە و ئەزانی یەکێک لە مافەکانی مناڵم بۆ باسکەی بەڵێ. ئەدەی پێویستە لە ژینگەیەک تەندروست دابژین ئافرین مناڵان پێویستە لە ژینگەیەکی تەندروستا بچین وایە بەڵێ. هەر بشی دەست خۆش سپاس. ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە دیە دیە ئافرین دیجان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی 6 لە پۆلی 6 هەر بشیت ئەی لە قوتابخانە زیرێکی یان زیرەکم زیرێکی بەڵێ زۆر پێخۆشەکە مناڵان ئەڵێن زیرێکی باشە پێم بڵێ تۆ چۆن بیرە لەوە کردەوە بەشداری ئەم خولی هاوینەیە بکەیت بەژاریم ئەوە بۆی فێری وزانی سوزانیاری بم ئافرین سوودت لە خولەکان بینیوە بەڵێ زۆر باشە هاوڕێ و هەیە کە بەشداری ئەم خولانە نەکا نو یعنی هەموو هاوڕەکانە بەشداری ئەم خولیان کردووە بەڵێ زۆر زۆر باشە ئەمە چەندەم ساڵتە بەشداری ئەم خولان ناکەی دووەم ساڵمە دووەم ساڵ بەڵێ زۆر باشە چی فێر بووی فێری زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و شانە و هونەر شانۆ و هونەر زۆر باشە واتە لە وێنە کێشانی شاباشی بەڵێ زۆر باشە ئافرین زۆرم پێخۆشە دەی تووشتوانی وەکو هاوڕێکانی یەکێک لە مافەکانی مناڵانم بۆ بڵێ بەڵێ ئەدەی مافی ئەوم هەیە کە لەگەڵ خێزانەکەم دابژیم زۆر ڕاستە مناڵ مافی ئەوەی هەیە لە ناو خێزانەکەی خۆیان بشی زۆر باشە پێم خۆشە سەرکەوتوبی بەو هیوایم کە لە هەموو خولەکانە بەشداریکی ساڵانە باشە زۆر سپاس ئەی تۆ چۆنی باشی ناو چییە سەنا چۆنی باشە لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 ئێستا چییە پشووی شوی هاوین هاوینە ئافرین باشە تۆ لە پشوەکانە خۆ بەچیوە سەرقاڵەکەی دێم بۆ ئەو خولە دەست خۆشی لە مامۆستایەکان دەکەم کە ئەو خولیان کردێتەوە ئافرین هەر بشی زۆر سپاس بۆ مامۆساکانێ زۆر سپاس بۆ ئەو کەسانشی کە ئەم خولایان کردوێتەوە باشە پێم بڵێ تۆ چەندەم ساڵتە لەم خولایە بەشداریەکەی 3 ساڵمە 3 ساڵ بەڵێ باشە لە چ خولێکا بەشداری و کردووە ئینگلیزی و هونەر و شانۆ هونەر و شانۆ ئێرە باشە ئەزانی چەند خولی تیا کراوەتەوە وەکو میوزیک خەیاتی و دوورمانە شتانە میوزیک و هونەر و خوێندنەوە و عەرەبی و ئینگلیزی و شانە و هونەر زۆر باشە ئافرین کۆمپیوتەر. مناڵانی ئێرە سوودیان لێ بینیوە بەڵێ ئەی خۆ سوودە لێ بینیوە بەڵێ. زۆر باشە ئافرین ئەی پێوتم لە پۆلی چەندی 6 6 ئاها ئەی باشە لەوانەکانتا چۆنی باشە باشی بەڵێ. ئافرین ئەی تۆ زانی یەکێک لە مافەکانی مناڵانم بۆ بڵێ بەڵێ ئەدەی دەبێ ناو ناسنامی خۆمانمان هەبێ زۆر ڕاستە مناڵ ئەبێ ناو ناو ناسنامەی خۆی هەبێ بۆ ئەوی بناسرێتەوە و جیاکرێتەوە لە کەسانی تر وایە بەڵێ. زۆر باشە سەرکەوتوبی چۆنی باشی حیبم لێ لە خۆی بەزیاد لە خۆی بەزیابێ ناو چییە سۆنیا سۆنیا گیان لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت ئەی ئافرین سۆنیا باشە ئەمە چەندەم ساڵتە بەشداری ئەم خولانە سێم ساڵمە 3 ساڵ زۆر باشە ئافرین باشە ساڵانە لە چ خولێکا بەشدارە زۆرتر حەرەبی و کوردی و شانە زۆر باشە سوودت لە زمانی عەرەبی وەرگرتووە بەڵێ. فێر بووی بەڵێ ئافرین ئەی باشە هاوڕێ و هەیە بەشداری ئەم خولانی نەکرد بێ و بتێ بەشداریکە نە باشە ئەم خولانە سوودیان چیە بۆ مناڵ سوودێکی زۆری هەیە فێری زمان بێتن و دوێنەی دەستکێشی و هونەرمەندی و ئافرین ئەی پێ خۆش بوو لەو شانۆگەری ئەم ڕۆیان بەشداری و کرد بەڵێ زۆر ئافرین هەر بشی باشە ئەی تۆ وەکو هاوڕێکانە یەکێک لە مافەکانی مناڵم بۆ ببژێرە مافم هەیە کار نەکەم ئافرین مناڵان مافی ئەوەیان هەیە کار نەکەن ئەزانی بۆ بۆ لەبەرەوەی کارکردن بۆ جەستە و توانای ئێوە نابێ وایە بەڵێ. ئافرین هەر بشی زۆر خۆشحاڵ بووم کە بەشداری و کرد لەم شانۆگەریە زۆر باش بوون هەر هەمووتان زۆر سپاس تۆ چۆنی باشم باشی باشم ناو چییە وێستینە پێستینە لەو ناو خۆشە ئێزای من ناو چییە زیتەڵە فێستینە بەڵێ
باشە تو پێم بڵێ تۆ چەندەم ساڵتە بەشداری و خولاناکەی من سێ ساڵ بەڵێ. ئافرین باشە هەرخۆ بەتەنیایی بۆ ئەم خولا بەڵێ بەتەنیا لەگە هاوڕەکان لەگەڵ هاوڕێکانە ماڵتان دوورە لێرەوە ناوەڵە نزیکن بەڵێ زۆر باشە باشە سینا پێم بڵێ تۆ بەچیات چووەکەی بەسیارم بە سیارە بەڵێ. ئافرین باشە پێم بڵێ چ سوودێکە لەم خولانەی ئەم هاوی نەبینیوە وەڵا سوودم لێبینیەوە وەکو زمانەکان ئینگلیزی و عەرەبی و کۆمپیوتەر و شان و چوومە لەو هەموو خولەیە بەشداری بەڵێ. زۆر باشە ئەی باشە چۆن بیرێ لەوە کردەوە کە بەشداری ئەم خولانە بکەی وڵی لەبەرەوەی بۆ لە پشووی هاوین بوو ئەو خولانەش بۆ ئێمە باشن ئافرین ئەی تا چەندێ دڵخۆش بووی کە بەشداری ئەم شانۆگەری ئەمڕۆ کرد وڵا دڵخۆش بوو زۆر بەڵێ. زۆر بەڵێ. ئافرین هەر بشی باشە شانۆگەریەکەتان باسی چیە کرد باسی مافەکە مافەکانی مناڵ بەڵێ. وایە بەڵێ. دە باشە یەکێک لە مافەکانی مناڵم بوو مناڵ مافی ئەوەی هەیە کە بخوێنێ مناڵ مافی ئەوەی هەیە کە بخوێنێ زۆر ڕاستە هەر بشی زۆر دڵخۆش بووم بەناسیتان چۆنن تۆ چۆنی ئێوە گروپی گۆرانی بوون وایە میوزیک و گۆرانی وایە ئافرین ناو چییە لیان هەدی دەنگە بەرزکەرەوە لیان لیان جان لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین لیان ئەمە چەندەم ساڵتە بەشداری ئەم خولی هاوی ناناکەی دووەمی ساڵە دووەم ئافرین زۆر باشە لە چەند خولا بەشدار بووی وەڵا هەر ئینگلیزی کوردی هونەر ئەوەش موزیکش ئافرین زۆر باشە حەزل لە چ خولێکیانە زۆر وا کوردی 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 زۆر خۆشە لەبەرەوەی زمانی خۆمانە وایە ئافرین باشە و پیتی چییە بەدەستەوە سێ ئافرین باشە ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیرۆشە ئەی پارێزم باخچەکەی ئەی پارێزم باخچەکەی دەرگاش شۆ پەنجەرە قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیرۆشە ئافرین هەر بژی دەست خۆش ئەدی چەپڵێکی بۆ لێن ئافرین زۆر سپاس چۆنی باشی ناو چییە ئاوێزە سەیری ئەو ناو کوردی خۆشانە ئاوێزەی گیان ئاوێزە لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین ئاوێزەکیان ئاوێزە ئەمە چەندەم ساڵتە بەشداری ئەم خولانە بکەی چەندەم ساڵتە بەشداری ئەم خولانە بکەی دوو ساڵ ئافرین هەر بژی ئاوێزە وتێ لە پۆلی چەنی لە پۆلی دووشی ئافرین زۆر باشە ئاوێزە لە چەند خولا بەشداری و کردووە تۆ کوردی هونەر ئینگلیزی لەگەر شانەی ئەفرین زۆر باشە باشە ئەمڕۆ زۆر دڵخۆش بووی کە لێرە بەشداری و کرد لەگەڵم هاوڕێیانەتان لە گروپی موزیک ئافرین هەر بژی ئێزای گۆرانی بۆ بڵێ دەی گۆرانێکی خۆشیشم بۆ بڵێ ئەی ڕقی بڵێ دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان من گۆرانێکم بوو لە جاتی وایە ئاوێزەجان زۆر سپاس چۆنی باشی ناو چییە سارە گیان لە پۆلی چەنی لە پۆلی سێ ئافرین باشە تو ئەزانی سێ مۆس بخۆی بە یەکجار نابێ ئەزانی بۆ لەبەر ویسکە دوای قەڵەوە بێ سارە ڕێمان وایە سارە باشە چەندەم ساڵتە بەشداری ئەم خولاکەی یەکەم ساڵ زۆر باشە ئافرین ساڵەکانی تریش بەردەوام بە باشە حەزت لە چ خولێکە تۆ ئەم خولە میوزیک و شانۆ زۆر باشە ئافرین ئەدی ئەو پیتە چییە بۆ بەرزکەرەوە چی پێڵێن ئەو پیتە ئافرین ئەدی ناوێکم پێ بڵێ کە پیتی وۆی تیاابێ بزان مەزانێ وس بە بەخۆی بیڵادی دۆ ئافرین ئەی سێوە بێ سێو نابێت یانێ وە ئافرین هەر بشی ئێزای گۆرانێکم بۆ بڵێ دەی گۆرانیەکەم بۆ بڵێ
یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و بێراکانم چوار هاوڕێکان پێنج ڕوخلەکانی ئیسلام شەش کاتی لاخەوە هەستم حەوت بۆ نانی بێنم هەش بارە قوتابخانەمان نۆ دەستپێکی وانەکەن دەهاڵە بەشراکەن ئەوانەی کە پێغەبرم بەرمان مژگەی بەهەشتی پێداین ئافرین هەر بژیت زۆر باشە زۆرم پێخۆشاوە مناڵانی وەکو تۆ بەشداری ئەم خولا ناکەن زۆر سوپاس سارەیجان دەست خۆش چۆنی باش باشی ئەیەخوا ئەی بنەبێ ناوچیە سیڤا سیڤا جان تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی پۆلیسێ پۆلیسێ ئەفرین هەر بژیت باشە پێم بڵێ ئەم هاوینە چۆن بیرێ لەوە کردەوە کە لەگەڵ ئەم هاوڕێیانە تا بەشداری ئەم خولە بکەیت وەڵا زۆر خۆش بە تاحتمەیرەکانان ئێ دەست خۆش مامۆستایەکان دەکەم ئێ کە ئەو خوڵانیان دروست کردووە ئافرین یعنی حەزت لەم خولە بوو بەڵێ ئەم ناڵان چەند ژیرن هیوایەتیان ئەم خولانەیە لەبەرەوەی نانەوێت کاتەکانی خۆیان لە ماڵەوە بەفیڕۆبن یانەوێت لێرە بەشداری ئەم خولانە بکەن و شتی بەسوود فێر بن وایە ئافرین تۆ لە چەند خولا بەشدار بووی ئێوە کوردی کوردی ئەوە هونەر هونەر کوردی زۆر خۆشە کوردی زۆر خۆشە وایە ئافرین باشە پێم بڵێ ئەمڕۆ تۆ لەسەر شانۆ چی بۆ مناڵەکان وت وەڵا گۆرانی سمۆرە گۆرانی سمۆرە ئافرین ئێزان نیێسا گۆرانێکیش بۆم بڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ کروێشکلانە وڵان ئەیە گۆرانی سمۆرە بوو سەر پشتانە زۆر ژیر و میهرەبانە ماسک ئاکا ڕۆژانە گەروێشک زۆر وریایە ڕقی لە کۆرۆنایە خۆی و گشت هاوڕێکانی خۆپارێزن بە جوانی کاتێ ئایاری ئاکا خۆی لاکەس نزیک ناکە پێش ئاوەی نانیش بخوا دەستەکانی پاکەشوە باشە ئافرین هەر بژیت دەست خۆش زۆر سپاس تۆ چۆنی باشە باشی باشە تۆ پێشەوەی نان بخۆی دەستەکانە پاکەشۆی بەڵێ بەچی باس بە ئاو سابوو بە ئاو سابوون وایە بەڵێ. ئافرین ئەدی پێم بڵێ ناوت چییە ژیان ژیان ئافرین ژیان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند پێنج لە پۆلی پێنج هەر بژی ژیان تۆ چەندەم ساڵتە لەم خولانەیە بەشداریەکەی دووەم باشە زیاتر لە چ خولێکا بەشداری و کردووە حەرەبی عەرەبی چیتر هونەر و کوردیش ئافرین سوودر لێ بینیوە بەڵێ باشە ئەم خولانە بۆچی بە سوودن بۆ مناڵان بۆ خوێندن بۆ خوێندنەکەمان بەرەو پێشە چێ وانەکانمان زیاتر فێرە بین و بەهێزە بێ وانەکانمان وایە بەڵێ ئافرین ئەدی ئەو پیتەی تۆ چییە بزوێنی کورد بزوێنی کورد وایە بەڵێ باشە ناوێکم پێ بڵێ کە بزوێنی کوردی تیابێت پرتەقاڵ پرتەقاڵ ناوێکی تریش کە زۆر لێتەوە نزیکە ئێستا دەی بیری چۆتەوە زیتەڵا ناوی منە بیر چۆتەوە ئەی چۆت ناوی منیش بزوێنی کوردی تیا وایە ئافرین گۆرانی زانی نازانی ئێدە باشە چم بۆ لای هاوڕێکەوە هاوڕێتە بەڵێ ئافرین چۆنی باش باشی ناو چییە چی نەواز نەوال نەواز نەواز لە قوتابخانەی لە پۆلی چەنی یەک ئافرین نەوازە و بوو کە جوانە چی بوو پێوادی سمۆرە ئەدی گاز ناگرێ ئەدی وی سمۆرەکە خەریک بوو گازم لێ بگرێ سمۆرەکەی نەواز ئەو سمێڵی بۆ خوار بۆ سمۆرەکە و خۆشتەوێ شەواڵ لەگەڵ خۆتای خەوێنی ئافرین زۆر ئاقڵە تۆم نەخۆشەوێ ئەدی بەدەنگی بەرز بڵێ خۆشمەوەی زیتەڵی هاوڕێم خۆشمەویستی منیش تۆم زۆر خۆشەوێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ نەوازی هاوڕێمان ئەدی مناڵەکان هەمووتان پێم بڵێن ئەوە ئەو پیتانی ئێوە ئەگەر کۆیکەیتەوە چ ناوێکی لێ دەرەچێت سمۆرە ئافرین هەر بژین چۆنی باشم باشی ناو چییە ئیمان جان لە پۆلی چەنی نۆ ئافرین ئیمان باشە تۆ ئەمڕۆ لەم شانوگەریە بەچی بەشداری و کرد
میوزیک واتە گۆرانی تاوت بەڵێ ئافرین باشە تۆ ماوەی چەندێکە لەم خولانەیە بەشداری وەڵام مامۆستا باش باشی مانگێک مانگێک ماوەی مانگێکە بەشداری کردووە باشە حەزت لە چ خولێکە زۆر موزیک زۆریان میوزیک ئافرین لەگەڵ هاوڕێکاتە دڵخۆشی کە بەشداری ئەم خولانەکەی زۆر باشە با بچم بۆ لای هاوڕەکانی تریژە باشە چۆنی باشە باشی ناوت چییە ئەرین ئەرین جان لە پۆلی چەندی شەش لە پۆلی 6 ئافرین ئەرین باشە ماوەی چەند ساڵە بەشداری ئەم خولانەکەی سێ ئافرین ئەرین باشە گرنگی ئەم خولانە پێ بڵێ بۆ مناڵان بۆ فێربوون بۆ شت بۆ فێربوون و بۆ چیتر بۆ ئەوەی وانەکانیان بەهێزکەن بۆ ئەوەی فێری زمانی تر بن وایە ئافرین تۆ دڵخۆشی کە لەگەڵ ئەم هاوڕێیانە تا ئەمڕۆ بەشدار بووی ئافرین بەچی بەشدار بووی موزیک میوزیک زۆر باشە زۆرم پێخۆشە با بچم بۆ لای هاوڕێکانی ترێ دەست خۆش چۆنی باشم باشی ناوت چییە دینە دینە گیان لە پۆلی چەندی حەوت زۆر باشە دینە تۆ شوەکانی هاوین چۆن بەسەرەبەی شت دەخوێنمەوە کتێب دەخوێنمەوە دەتوانین فێری زمان بچینە خولەکان ئافرین کەواتە ئەم ساڵ بۆ ئەوە هاتووی بۆ خولەکان بۆی کاتەکانی خۆ بە باشی بەسەربەری وایە باشە بەشداری چەند خولە کردووە سێ زۆر باشە خولەکانت چی بوون موزیک هونەر چیتر ئینگلیزی زۆر باشە ئافرین هەربژی ئەی تۆ چۆنی هاوڕێکەم باشی ناوت چییە سیما گیان لە پۆلی چەندی حەوت زۆر باشە سیما ئەی تۆ چەندەم ساڵتە بەشداری ئەم خولانەکەی چوارەم زۆر باشە سوودی لێ بینیوە چه سوودێکە لێ بینیوە فێری زمانی تر بووی باشە ئەی خولی وانەکان ئەخوێنن لێرە زۆر باشە ئەی باشە لە چەند خولا بەشداری کردووە دوو چەند هاوڕێو هەیە کە لێرە لەگەڵ تا بەشداریەکان زۆر واتە هەمووتان لە قوتابخانەش بەیەکەوە زۆر باشە ئەدی پێم بڵێن ئەتوان هەمووتان بەیەکەوە ئەو گۆرانیە بۆ بڵێن کە لەسەر شان و وتان زۆر باشە کەواتە گۆرانیەکە بۆ بڵێن منیش کۆتایی بە بەرنامەکەم هێنم باشە مناڵە ئازیزەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم مناڵە ئازیزانەیە کە لەم خولانەیە بەشدار بوون ئەم مناڵە ئازیزانەی ئەمڕۆ گۆرانیان بوتم شتی زۆر باشی فێر بوون بەو هیوایە کە ئێوەش چاو لەوانکەن و بێنە خولەکانەوە و سوود لە پشووی هاوینەکە تا وەرگن تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز من پەپولەی ناخشینم بە دوو باڵی ڕەنگینم ئەفڕم بە دەشت و چەمە هاوڕێنیم لەگەڵ خەمە ئەفڕم بە دەشت و چەمە هاوڕێنیم لەگەڵ خەمە هاوڕێنیم لەگەڵ خەمە گوڵ زارم زۆر خۆش دەوێ گوڵ لەکوێ دەچمەوێ گوڵ زارم زۆر خۆش دەوێ گوڵ لەکوێ دەچمەوێ شیلەی گوڵان دەنۆشم بە جوانی گوڵ دڵخۆشم شیلەی گوڵان دەنۆشم بە جوانی گوڵ دڵخۆشم من پەپولەی نەخشینم بە دوو باڵی ڕەنگینم من پەپولەی نەخشینم بە دوو باڵی ڕەنگینم ئەفڕم بە دەشت و چەمە هاوڕێنیم لەگەڵ خەمە ئەفڕم بە دەشت و چەمە هاوڕێنیم لەگەڵ خەمە هاوڕێنیم لەگەڵ خەمە